سپاسگوزاری دکتۆر تەهاڕەسوڵم لەگەڵ دەستگای جەمال عیرفان بۆ یارمەتی و دەستپێکردنی پرۆژێک بۆ بەتایبەت بۆ کوردستان و بۆ کورد کە لە سووریا کردومانە سێ مانگی پێچەوە ویستمان یەک دانەگیری دەستکرد بە زمانی کوردی بکەین. ئێستاش حەوت ساڵ لەمە پێش من پرۆفیسۆری یاریدەدەر بووم کوڕەکەم پێنجی سەرەتایی بوو کاتێک من دوو پیشەم هەیە بەینی وەڕۆکە گەڕامەوە ئیشی ماڵەوە کرد بۆ ڕۆژدوایی محازەرە بەخۆی دەبای ئامادەم کردایە لاپتۆپەکەمەکەڕەوە کۆمپیوتەرەکەم ئیش ناکات ئەبێ محازەرە حازرکەم هەشت ملی محازەرەم هەیە خوای چی بکەم دروستی کردن بۆمان ئێمە دروستکرد بەبێ کولتور تێگەشتنی کۆمەڵگای کوردی ئێمە بتوانین زیرەکی دەستکرد بەکاربێنین بۆ کۆمەڵگای خۆمانە. مەجموعەیە بەسیار چیە ئێستا پارێزەریە لە ئەمریکا زیاترین ئەمریکی بەکارهێنانی ئێران لە ئەمریکا بۆ بەئیجباری 2023 کاسیە لەژێر پارێزەریە دوای ئەوە لەسەر چاینا دوای لە سینگاپۆر عێراق 20 میلیۆن دۆلاری سەرف کردووە لە ساڵی 2024 لەسەر بەکارهێنانی AI بە هەموو. The mobile is the same, it's a microcomputer, but it has communication. Have transceiver sending data and receiving data in addition to the all part of the computer. کاتتان باش میوانانی قەدەریان ئازیزان و خۆشەویستان بەخێران ستانەکەی بۆ یەکەمین دیداری ماگرێت بۆ ژیری دەستکرد. هەڵبەتە ماوەی چەند مانگێکە ئێمە ئامادەکاری تەواو دەکەین بۆ ئەم دیدارە و ئامادەسازیەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر شەماڵ و دکتۆر تەها و هەموو مامۆستایان عازیز بووی کە بتوانین کارێکی نۆعی کارێکی گرنگ پێشکەش بە کۆمەڵگە بکەین.